لا دوایری خۆنەغیەکەمی خولی نایب عێراق بواستی لاوان هەولێر لە سەر یاریگای دووەمی میوانداری سامەڕای کرد. لە نیوە یەکەم لاوەکانی شاری قەڵاو منارە پێشوازیەکی خراپیان لە میوانەکەیان کردو وەرزوو 6 گۆڵی یەک بە دواییان لێ تۆمار کرد. زیرە کەیفیاتریک و عەلی کاروان 2 گۆڵ و سەفای سامەدین گۆڵێکی تۆمار کرد. لە کۆتاکانی نیوە یەکەمیشدا ناوژیان لێدانێکی سزای بۆ سامەڕا هەژمار کرد و لە دەستیاندا، بەڵام دواتر عەبدولوهاب سەلاح توانی گۆڵ یەکەم بۆ لاوانی سامەڕا تۆمار بکات. نیوە یەکەم بەم ئەنجامە کۆتایی یاد لە نیوەی دووەم لاوەکانی هەولێر جارێکی دیکە باڵەدەست بوون. لە خولێکی 49 سەفای سامەدین گۆڵی دووەمی خۆی و حوتەمی لاوانی هەولێری نووسیەوە. لە خولێکی 74دا مەتین مەنسوون گۆڕی هەشتەمی بە دوای خۆی دایەنا. لە خولێکی 83دا موئەید سەفا کۆتایی باکەرنەڤاڵی گۆڵ تۆمارکردنی هێنا و لاوانی هەولێر بە 9 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە یاریەکەدا براوە بوون. بەم شێوەیە لاوانیانی هەولێر بە کۆکردنەوەی 35 خاڵ لە 16 یاری و بە پلەی دووەمی کۆمەڵەکە گەیشتنە قۆناغی داهاتوو کە بڕیارە لەسەر شێوازی بەڕێوەچوونی نەدراوە و دوای 20 ڕۆژ دیکە یاریەکانی بەڕێوە دەچێت. خۆتان دەزانن ئێمە پێش تەواوبوونی قۆناغی یەکەم یعنی بە 2 یاری سەرکەوتنمان بۆ قۆناغی داهاتوو مستۆگەر کردبوو. سوپاس بۆخوا. ئێستاش ئەم 2 یاریە چەند دەرفەتمان بە چەند یاریزانێکدا کە یاریان نەکردبوو. ئێستا سوپاس بۆخوا ئێمە 31 یاریزانمان لە کشوفاتە هەر 31 یاریزانمان تاقی کردەوە و یاریمان پێکردوونەوە. چەند یاریزانێکی سەرەکیمان لەو 2 یاریە ئیسراحەت پێدا بوو، هەتا 10 یاریزانمان نەناردە شاری بەغدا بۆ یاریەکە کە خۆتمان بە ماندی بوونیان پێوە دیار نەبیتن. سوپاس بۆ خۆمڕۆ یاریزانەکانش ئاستێکی باشیان پێشکەشکرەوانەیە یاریان دەکرد. سەرکەوتنێکی گەورەمان تۆمار کرد معنەویان بۆ قۆناغی داهاتوو ئینشاءڵڵا کاریگەری دەبێتن. ئامادەکاری باش دەکەین نزیکەی 20 ڕۆژمان لەبەردەست دەبێتن پاش 22-23 ڕۆژی تر کۆتاییەکان دەڕواتن ئەم 6 تیپە ئینشاءڵڵا ئامادەکاری باشتر دەکەین بۆ ئەوەی لەولا بتوانین ئەنجامی شایستەتر بەدەست بێنین و بتوانین پشتیوان بەخوای گەورە ببینە پاڵەوانی عێراق. بسم الله الرحمن الرحيم الحمد لله اليوم قدرنا نطلب فريق سامرة بنتيجة زينة كلش الحمد لله وهاي 16 السادسة عشر هاي مبارياتنا وقدرنا يعني نحقق صدارة الحمد لله والشكر متقدمين النهايات وإن شاء الله إنه سپاس بخوای گەورەتوای مان لە یاریەکە سەرکەوتنێکی گەورە تۆمار بکەین. لە زۆربەی یاریەکانە ماوساڵ تەوانیمان سەرکەوتن تۆمار بکەین ئینشاڵڵا لە قۆناغی کۆتاییش بە هەمان ڕێزگا سەرکەوتن بەدەست دێین و ئینشاڵڵا دەبینە پاڵەوانی عێراق و پێشکەشی بۆ هاندەرە خۆشەویستەیانی هەولێر دەکەین.